دوێنێ نیوەشەو یاریەکی زۆر تایبەتی جۆن ویک ڕاگەێنرا لە ستیت ئۆف پلی پلیستیشنەوە. ئەوەی لێرەیە گرنگە ئەوەیە کە بۆ فانەکانی فیلم زۆر تایبەتە بێت لە بەروی چیرۆکی یاریەکە پێش فیلمەکان باسەکە و جیاواز لەوە بە فەرمی دەرهێنەری فیلمی جۆن ویک دەرهێنەری یاریەکەیە وە کیانۆ ریڤز خۆی ڕۆڵی سەرەکی لە یاریەکە بەرجەساگا دەموچای خۆیەتی شکڵی خۆیەتی وە دەنگ و قسەکردن و شتیشی وەکو خۆیەتی و کیانۆ ریڤز لە یاریەکە ڕۆڵی سەرەکی هەیە شکور ئەکتەرێکی کیان نەهێناوە ڕۆڵەکە بەرجەستە بکات کە ئەمە زۆر گرنگە. ئەنجا کواڵیتی لە ڕووی گرافیکەوە زۆر شاز دیارە و جیاواز لەوە دیمەرە ئاکشن و شەڕەکانی ڕێک وەکو فیلمەکانی جۆن ویکە. ئەو شێوازی شەڕکردنەی جۆن ویک کە وای کردووە فیلمەکانی تایبەت بێ ڕێک لە یاریەکە بەم ترەیلەرە بچووکە دەرکەوتووە. ئەو شتێکە وا لە منەکە یەکسەرم یاریە بکڕم ئەویش ئەوەیە کە چیرۆکەکەی پریکۆڵە پێش فیلمەکان باسەکەواتە پەیوەندی بە فیلمەکانەوە هەیە وە پیشانمانەیە کە جۆن ویک پێشەوەی کە ئەم 4 فیلمەی بڵاوکرێتەوە ئەم کارکتەرە چی کردووە کە بۆ منە شتێکی زۆر خۆشە و ئەمە چیرۆکی زیاتر لەسەر و کارکتەرە بزانم. ئەتر هیوادارم ئەم ڤیدیۆیەتان بەدڵ بوو بێ لەگەڵ هاوڕەکانتان کە فانی جۆن ویکن و گەیمەرن بۆیان شێرکەن و وازام ئەگەر گەیمەریش نەبی ئەم یاری هەری پێەکە. ئەجا بیریشمان نەچێ کاتی بڵاوکردنی یاریەکە دیاری نەکراوە لەبەرەی هێشتا لە قۆناغی پەرەپێدانەیە و ئەگەرم ڤیدیۆیەتان بەدڵ بوو لە هەر شوێنێکەوە ئێستا بینەرمی لەوێ فۆلۆوم کە ئێوە خۆشەویستن تا ڤیدیۆیکە خواتان لەگەڵ.